ئەی ئەوانەی کە لە مەیانەکانن بڕۆ بە تایبەتی ئەوانەی کە تەمەنێکیانێ زۆر بەیان سوێن خواردن بەلایەن وەک ئاو خواردن وایە. سوێن بەخوا عەبدوڵای کوڕی مبارەک بەرە بۆ مەیانەکە 4 ڕۆژ نەبێت دڵی ڕقەبی دڵی ئاو بەتە بەرد بێ بۆ ناو مەعرەسەکان بێ بۆ ناو بازاڕەکان دڵی ڕقەبێت. ئەمەندە سوێنی درۆ ئەخورێت، ئەمەندە پەنا بەخوا گەورە ناحەقی دەکرێت. سوێن بەخوا بۆ پارە نایفرۆشن دوای دەیشی فرۆشێ. ئەو کەسە قیامەتی خۆی فرۆشتووە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لەبەر ئەوە ئاگادار بن شتێکە سوێنت دێ خوارد لەسەری ئەو کاتە نابێ بۆ سیارە بیفرۆشی، ئەو کاتە دەتوانی ئەبێ زیاتر بیفرۆشی. بەڵام سوێن خواردن شتێکی باش نییە، بێگومان وەک باسمان کرد چونکە بەرەکەت لە ڕزق و ڕۆزیدا نایڵێت. کەواتە ئاگاداری ئەو خاڵە بە کاتێککە دەتەوێت شتێک بفرۆشی سوێنت لەسەر خوارد نابێ بۆ سیارە تازە بیفرۆشی، بێ زیاتر بیفرۆشی، چونکە سوێنت لەسەر خواردن بەم سیارە نایفرۆشن. ئەگەر بیکەی قیامەتی خۆت فرۆشتووە. بۆی ئاگاداری خۆتان بن بە تایبەتی ئەوانەی لە مەعرەز و لە مەیدانی حەیوانەکان ئیشەکەن زۆر پێویستە ئاگایان لە خۆیان بێت، چونکە سوێن خواردن لەوێ زیاد لە حەدە.